لە کۆتاییدا و لە دوایین ڕۆژەکانی ساڵدا بڕیاری خرجکردنی موچەی مانگی دەدرا و تەنها ناردنی پارەکە و پرۆسەی دابەشکردنی ماوە. بەڵام ئەمە توونێتی موچەخۆرانی هەرێمی کوردستان ناشکێنێت. ئەوان لەبیریان نەچووە کە موچەی 2 مانگی ئەم ساڵیان ماوە و هێشتا چارەنووسیان دیار نییە. ئەمە سەرباری ئەوەی ساڵانی ڕابردووش دایان موچەی دیکەیان فەوتاوە. هەر لەبەر ئەوەیە ئێستا پرسە گەرمەکە چارەنووسی موچەی مانگەکانی 11 و 12. ئەمڕۆ قسەمان لەگەڵ زیان لە چەند سەرچاوەیە کردووە. زانیاریەکان بەو شێوەیەن کە پێناچێت موچەخۆران پارەی ئەو 2 مانگە بخەنە گیرفانیانەوە. وەکەوەی کە لەم گرافیکەدا دیارە. ئەگەر هەرێمی کوردستان ئەم دوو کاری بکردەیە، ئەوە موچەخۆران موچەی ئەو 2 مانگەشیان وەردەگرت. کاتێک لە کۆتایی مانگی 5دا وەزارەتی دارایی عێراق نووسراوێکی کرد و گوتی پشکی هەرێم لە بودجە کۆتایی هاتووە. ئەو کاتە دەبوو لیژنەیەکی هاوبەش بهێنرایە بۆ پێداچوونەوە بە پشکی هەرێم لە بودجەی ساڵی 2023 و ساڵی 2024 و ساڵی 2025. ئەو کاتە بە ئەگەرێکی زۆرەوە کێشەی موچەی ئەو 2 مانگە چارەسەر دەبوو. چونکە لیژنەکە پشکی هەرێمی کوردستانی لە بودجەی 3 ساڵی دیاری دەکرد و ئەو کات بۆیان دەردەکەوت پشکی هەرێم کۆتایی هاتووە یاخودنا. ئەگەر ئەمەشیان نەکردە دایانتوانی بە شتێکی دیکە قەرەبووی بکەنەوە. بۆ نمونە دەبوو وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان تاوەکو پێش ڕاخستنی ساڵی دارایی لە 25 ئەم مانگەدا لیژنەیەکی بناردایەتە بەغداد و بیگوتایە ئەوەندەمان پارە لە بودجەی 3 ساڵە ماوە و بۆمان بخەنە سەر موچەی مانگەکانی 11 و 12. ئەو کاتەش بە گوێرەی بڕیارەکانی دادگای فیدراڵی دایانتوانی بەغداد پابند بکەن بە دابینکردنی موچەی ئەو 2 مانگە. خاڵێکی دیکەی گرنگ بەلای موچەخۆرانەوە مایەی پرسیارە. موچەی ساڵی داهاتووە بە گوێرەی ئەو سەرچاوانەی ڤار قسەی لەگەڵ کردوون ڕێکەوتنە نەوتیەکەی مانگی حوتی نێوان هەولێر و بەغداد. بەڕادەیەکی زۆر گرنگترین ناردنی پارەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە مەرجێ هەرێمی کوردستان پابند بێت بە ناردنی 120 میلیارد دیناری داهاتی نانەوتی و ناردنی بڕی دیاریکراوی نەوت لە ڕێگەی سۆمەوە. ئەگەر ئەمانە بکرێت و هیچ کێشەیەکی سیاسی لە سەروبەندی پێگەنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق نێتە پێشەوە، بەبێ کێشە موچەی ساڵی داهاتوو دەنێردرێت تاوەکو ئەو کاتەی یاسای بودجەی ساڵی 2026 پەسەند دەکرێت.